سلێمانی جاران یەخ و سلێمانی ئێستا کامیان بەلای تۆ؟ جاران ویستەش خۆشە، هەردووکی خۆشە بەجارە بە حکمی من مناڵی لە سلێمانیا گەورە بووم، مناڵیم زۆر خۆش بردە بەڕێوە لەبەڕێ هاوڕێکانمان دراوسەکانمان دۆستایەتەکانمان خزمایەتیمان هەمووی پەیوەندێکی بە قووەتمان هەبوو لە ناویەکە، خۆشیمان بوو، ناخۆشیمان بوو، دڵسۆزی یەک بووین، هاوکار و پەیوەندیەکەمان زۆر لە خوشک و برازیاتی بوون دراوسەکانمان. حەوگەڕێک حەوگەڕێک ئەوسەر یەکتریمانە ناسی، ئێستا دراوسێ ئەم سەر و ئەو سەر نەبێت زیاتر ئەو عیلاقە پەیوەندێ بە قووەتە نەماوە. جان ئێستاش یەکتری بین باوەشەکەین بە یەکەم وەکو خوشک و براژین، هەستمان ناکرد کە بێگانە بین. نانی خۆش نانمان بێکەوە بوو خوا چوونەوە شوێنی خۆمانەوە نەخۆش بڵامان. باشە ئێستا خۆ دراوسەکانی دەوروبەری خۆ بەت کام لێ ناسی؟ بە حکمی دراوسەکانی ئێمە دراوسەکانی ئەم سەر و ئەو سەر هەر ماڵێکە حەو کوڕی دراوسێمان هەمویان نەناسم، بۆ حکمەیان ناسم، گینە دوای ئەوان نەبەخوا. لە مەڕاستیمەکە قسەیەکیان کرد وتیان فاتمەخانە ئەمەنە جوان بۆ زۆر کەسە بۆ بە شیوعی ئاشەخانە ببوورە بە بۆنی بۆ خۆشیەوە بۆ بە شیوعی، ئەمەدا چی بوو ئەم مەسەلەیە؟ ئەو کاگامانجە وەڵی تر جوانی خۆیە بەسپاسی خواکەم، تو خۆی جوانی مهم نییە، جوانی ئەوەی تۆ دڵت جوان بێ، عقلت کامل بێ، توانی خزمەتی میلەتەکە بکەیت، پاکبی لەگەڵ خەڵقا، هەڵسوکەوتی جوانت هەبێ، ئەمەیان جوانە، ڕۆشتی بەرزت هەبێ. ئەنگینی جوانی ڕوخسار ماوەیەکە، بە جوانی دڵ و دەروون و پاکی ئەمێنێتەوە بۆ نەوە دوای نەوەشت. من ئەوەم لا مهمترە. ئەو کشانی کە ئێستا جوان و لەوانێ بە هەندێک لە قوڕان ڕازی نەبن چیان پێڵێ؟ ئەڵێم شانازی مەکەن بە جوانیتانەوە، بخوێنن، شادەی بەرز وەرگرن، خزمەتی نەتەوەکەتان بکەن، کاتێ نەتەوەکەتان سەر بەرز و سەرکەوتوو بوو، ئێوەشە حەسێنەوە و ئاسودە و ئارامە بن و بەختەوەرترین کەسە بن. زەواج بکەن؟ زەواجش با بکەن، بەڵام داواشی زۆر نەکەن، چکە بەختەوەری بە ئاتوونی زۆر نییە، بە خان و ماڵ و سیارە نییە، بەختەوەری بە ئارزوکەوت و ڕەفتاری جوانە بە ئەوەیە کە ڕازگۆ بن لەگەڵ یەکتریە، یەکتری قبوڵکەن، ڕێوەحی لێبوردنتانە بێ، لە یەکتری تێ بگەن، هەتا لە یەکتری تێ نەگەن مەگەن بەو شتە. ئێستا گەنجی ئاڵتون گرانە، زۆر گران بووە، گەنجیش ناتوانێت هاوسەرگیری بکات لەبەرەوەی کە لەوانەیە ئەچێتەوە داوای کچێک داوای ئاڵتونێکی زۆر بکات. لە سەردەمی کۆنا داوای ئاڵتونکردن چۆن بوو؟ نەسیحەتیشە چییە بۆ کشان و خێزانەکانی ئێستا؟ جاران ئاڵتون هەرزان بوو، بەڵام پارەش کەم بوو، بەڵام کەوتە سەر ئەو خێزانانە، کەوتە سەر ئاس و ڕۆشنبیری ئەو خێزانە. ئەگەر بێوێ کچەکەی ئاسوودە و ئارام بێ، وەڵاهی ئاڵتونی زۆر مهم نییە، جلی زۆر مهم نییە، ماڵی زۆر مهم نییە. تێبگا ئایا ئەو کوڕە ئەگونجێ لەگەڵ کچەکەها، ئایا ئەتوانێت ژیانی هاوسەرەتی و مناڵی جوان پەروەردەکەەوە ئامادەیکە بۆ کۆمەڵگا، ئەمەیان سەروەت و ئەمەیان دەوڵەتە. ئەو مناڵێم کچینە داوای ئاڵتونی زۆر مەکەن، ناژڵێم هەروار بڕۆن، بەڵام با ئەوان وەکو هەدیەیەکی جوان هەدیەکە بۆ بکڕن، بەس مەطالیبی زۆر داوامەکە، هەوڵ بە بەختەوەر بە، هەوڵ مەدەکە لە دەوڵەتەوە، بەڵام بەختەوەری ئاسوودەیت لە ماڵان نەبێ. بەچی ئەچێ من سەروەتی دنیام هەبێ، بەڵام هەمیشە نائارامی و ئاسوودەی بم لە ماڵەکەیە، کەواتە کچینە پاشەوەی کەواتە خەڕوشتان کرد و شادەتان هێنا بگەڕن بە شوێن کەسێکە کە بگونجێ لەگەڵتانە و لەگەڵ خێزانەکانیشتانە بگونجێ. من خۆم پێشەوەی کەوا کچەکانم ماوە بەش و وتومە داوای زۆر نەکرد، چکە گوناحن. ئەو کوڕە بەشکمانەوە نەبتوانێت تەوا ئەگەر توانی هەی بوو ئەتوانێت لە دواییدا ئەنواعی ئاڵتونی بۆ بکە، ئەگەر گونجان هەموو شتێکتان نەکە، ئەگەن بە خان وەگەن بە دەوڵەت، ئەگەن بە سایارەگەن بە شتێک، بەڵام ئەگەر نەگونجان ئاڵتون چییە؟